کۆتا بڕگەی ئەمڕۆژمان باس لە ڕۆڵی ڕێکخراوە کۆمەڵگەکانی مەدەنیەکەین و ئەم ڕێکخراوانە تا چنێک توانیویانە ڕۆڵ و کاریگەریان هەبێت لە ناو کۆمەڵگەدا و ئامانجیان چییە؟ بۆیە بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە لە ناو کۆمەڵگەی کوردیدا بەشێک لە ڕێکخراوەکان بەڕاستی بوونەتە بار بەسەر شانی کۆمەڵگەوە هێندە کێشە و گرفتیان دروست کردووە، هێندە ئامانجیان شخص و شخص پەرستیە و هێندە بۆ بەژەوەندی تا کارەکەن هێندە خزمەتیان نەکردووە بە کۆمەڵگا و هەمیشە نەیانتوانیوە ببن بە پردێکە هاوسەنگی لە نێوان هاوڵاتی و حکومەتە ڕابگرن و دوجار ببن بە ڕێکخراوێکی جوان کۆمەڵگە بەرەو پەیامێکی جوان و باش ئاراستە بکەن و پەیامێکی خۆشبەختیان پێبێت بۆ کۆمەڵگە و کاراسانی بۆ کۆمەڵگە دروستکەن. بۆ ئەم بابەتە ئەمڕۆ زۆر بەڕێز دکتۆر سامان محێدین کە ماستەری هەیە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بۆ یەکەم جاریشە مامۆستا سامان دێتە ستودیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک. ئێمە زۆر خۆشحاڵین کە لێرە بوونی هەیە و ئامادەی وەتوانین کۆمەڵە زانیاری لێوەربگرین. سڵاو مامۆستا بەخێر بێیت. سەڵاو لە ئێوەش خۆشحاڵم من خزمەتی بەڕێستانە لە بەرنامەیەکی ئاوهادا و کۆڵێ بتوانین خزمەت بە ئەو پرۆسەیە بکەین کەوا ئێمە دەڵێن پرۆسەی کوردستانی کردنی کەرکووک یان پرۆسەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە کوردستاندا هیوادارم ئینشاڵڵا دەرفەتە بێ بەمای خێر و لێرەشەوە سوپاسی بەڕێستانەکەم و سوپاسی بینەرانی دەنگی کەناڵەکەتانەکەم. ئەمڕۆ من خۆشحاڵم لە بەرنمەیەکی ئاوادا لە خزمەتی شاری کوردان، شاری کەرکووک، شاری پێکەوە ژیان و کۆڵێ شاری هەموو گەل و نەتە و هۆزە جیاوازەکان. هیوادارم ئینشاڵڵا بێ بەمای خێر و لێرە شۆڵەم بانیتان باش. زۆر سپاس بەخێر بێت دووبارە مامۆستا. سەرەتای پرسیارەکانمانەمانێت لەوە دەست پێ بکەین ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی چییە؟ وەکەی سەری هەڵدا و ئەرکی چییە لە کۆمەڵگادا یاخود لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگادا؟ بەڵێ لە ڕاستیدا کە بەس لە کۆمەڵگەی مەدەنیەکەینەوێ بزانین کۆمەڵگەی مەدەنی مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەگەر ئەم مێژووە باس نەکەین لەوانەیە نەتوانین پێناسەیەکی بۆ بکەین، چونکە بە قۆناغەکان بە گوێری قۆناغەکان مێژووکە ینی گۆڕانکاری بەسەر مەفهومەکەشە هاتووە. بۆ نمونە ئەگەر ئێستا ئێمە ئەگەر وکۆڵێ تەوری مێژووی ئەم بابەتە باسکەین بۆی لە مەعنا و لە مەفهومی کۆمەڵگەی مەدەنی تێبگەین باشتر لەوەی کەوا پێناسەکە بخێنە پێشجا من پێم باشە پێناسە و یانواتاکەیەوە کرێ بڵین کۆمەڵگەی مەدەنی بریتە لە سەرجەمە و ڕێکخراوانەی کە لە واقعەکدا ئیش دەکەن لە پێناوی بە دیموکراتیکردنی کۆمەڵگا. بەڵام ئەگەر ئێمە ئەم پێناسیە بکەین لەوانەیە خەڵکێک تێنەگا لە بابەتەکە بە قەدەر ئەوەندەی گەربچین سەردێکی مێژووی بۆ بابەتەکەن. جایتر نازەم جەنابتان ئەگەر پێتان باش بێ سەرەتا بە سەردێکی مێژووی بۆم بابەتە بکەین. وا دیارە یعنی ئێمە هەر لە سەرەتا لە ئەرستۆ بیگرە بابەتە فەلسەفیەکەی هۆبز، جۆن لۆک، جەنجەک ڕۆسۆ، ئەمانە هەرمیان باسییان لەوە کردووە کە مرۆڤ بە سروشت و بە تەبیعەتی کاینێکی ئیجتیماعیە و هەروەها مەدەنیە بەتەبع. ئەمە خاڵێکی گرنگە بۆ ئێمە، بەڵام کاتێک ستینە سەر ئەرزی واقع مرۆڤ سەرەتا تاک بوو، دواتە خێزان و دواتریش تەبەن منەمەوێ سەردێکی سەریع بکەم بۆ بابەتەکە بۆی کاتێکی زۆر نەکوژین. دواتر دروستبوونی خێزان و دواتر عەشیرەت، دواتر لە بەرامبەریا قەبیلە دروستە بێ. ئەگەر با بڵین هاوتەریب لەگەڵ ئەمە چالاکی مرۆڤیەکان سەرەتا کۆکردنەوەی بەرووبووم بووە، دواتریش بۆتە بەڕاوکردن و دواتریش با بڵین کشت و کاڵی بە شوێندا هاتووە. لێرەوە با بڵین قۆناغە سیستمی ئیدارەدان دەگا بە قۆناغی دەرەبەگایەتی، کەواتە تا ئێرە باسی لە کۆمەڵگەی مەدەنی نییە لە ڕاستە، چونکە هەم کۆمەڵگە نەبووە، ئەگەر کۆمەڵگەیەکیش بوو بێ بەو شێوازە پێی دەڵێن مەدەنی نەبووە. لە بەرامبەریشدا دەبێ بزانین تەریب قۆناغەکانی مێژووی مرۆڤایەتی بەبێ ئاین نەبووە. یعنی سەرەتا تا ینی دەگا بەو قۆناغی کە ئێمە پێ دەڵێن دەرەبەگایەتی دەبێ بزانین چەندین قۆناغی با بڵین ڕەوتی ئاینی لەگەڵا هەبووە تا دەگا بە سکوکی غوفران. بۆی من ئەڵێ مستەڵەحدا دەنێم دەگەڕێت بۆ قەرنی 16 ئیتر کەسی خۆی تێدەگا کەڵێن سکوکی غفران واتە کەنیسە دەکرا مەسەلەن بگا بە هەر کەسێک یان هەر کەسی سەری لێبا چی بکات بە پارە سەکێکی باتێ بڵێ ئەوە تۆ خۆی گەورە لێ خۆش بووە مادام ئەمە دکڕێەوە. جا ئەم سێ قۆناغ با بڵێن ئەم سێ با بڵێن بابەتە گرنگێکی یەکەم دین، دووەم ڕەوتی کۆمەڵایەتی کۆمەڵگا، سێیەم قۆناغەکانی مێژووی با بڵێن ئابووری، هەمووی لە قۆناغێکە کە ئێمە پێی دەڵێن دەرەبەگایەتیە کۆ بێتەوە. هەتا ئێرە باس لە کۆمەڵگەی مەدەنی نییە، چونکە ئێمە گەر مەفهومی کۆمەڵگەی مەدەنی
بە شێوازە قەدیمەکەی با بڵێن باسکەین چونکە شێوازی کۆنی هەیە شێوازی سەردەمی ئێستای هەیە و لە داهاتوش داکرێت کۆمەڵگەی مەدەنی واتایەکی تر هەڵبگرێ ئەوەی کە لە کۆندا بووە لێرەوە دەست پێەکە قۆناغی دەرەبەگایەتی کاتێکەوە شۆڕشی پیشەسازی سەر هەڵەیە شۆڕشی پیشەسازیەوە دیارە لە بەریتانیا ئەگەڕێت بۆ ساڵی 1970ەکان 1950 بەتەحدید دەتوانین بڵێن لێوانەوە طبعا پاش 90 ساڵ لە خەبات ئەوجا کۆمەڵگەی مەدەنی دەگا بۆ قۆناغی کە ئێمڕۆ ئێمە باسی لێ دەکەین جا لێرەوە خەڵکی کۆش دەکات لە لادیەوە بۆ شار ئیتر ئەوانەی دەچنە شار دەبن بە مەدەنی سیتی شار لێرەوەیە و کۆمەڵگەی مەدەنی سیڤیل سۆسایەتیش لێرەوە یعنی دەست پێەکات واتەوانەی دەچنە شار جاروایە گەڕێنەوە بۆ لادێ ئەڵێ هەروەی کلااوێکی کردە سەری شەفقەیەکی کردە سەری و چاکەت و پانتۆڵێکی کردە بەریویتر پێڵێن ئەفەنی هەر لای خۆشمان هەروە هێنەوە ئیتر ئەوە ئەگەر خوێنەواریشی نەبووە ئەمە فەنیە و مەدەنیە و خەڵکی شارە ئەماوەی ئەگەر خوێنەواریش وایە لە لادێ وایە پێیان ناوت شارستانی کەواتە شارستانی و با بڵێن ناشارستانی بە معنای ئەوەی بەپی شوێنی نیشتەجێبوونی کەسەکان دیاری کراوە ئەوانەی لە شار بوون شارستانی بوون و مەدەنی بوون ئەوانەشی لە لادێ بوون ئەوانە با بڵین پێیان ناوترا مەدەنی بەڵکو پیانەوترا شارنشین جا لێرەوە گەر بڵین ئەمە لە ڕۆژ ئاوە ئەی لە ڕۆژ هەڵات بۆ معنای ئەبینین ئەگەر باس لە ئیبن خەلدون بکەین 500 ساڵ پێش ئەمان باسی ئەم بابەتەی کردووە هەر کۆمەڵگەیشی دابەش کردو بە کۆمەڵگەی مەسەلەن کۆچبەر دوای لادێنشین دوای شارنشین کەواتە شارنشین ئەم بابەتە گرنگە بۆ ئێمە بۆی باس لە کۆمەڵگەی مەدەنی چونکە ئێمە کۆمەڵگەی مەدەنیمان هەیە و کۆمەڵەی مەدەنیشمانەیە بەو معنایە کۆمەڵێ ئەم دوشتە وێ لێ بکەینەوە ئەگەر باز لە کۆمەڵگەی مەدەنی بکەینەوە کۆمەڵگەی مەدەنی تەنها بە حسابی چی ئەوەی کە مەسەلەن لە شار دانیشیان لە لادێ و دیارە شۆڕشی پیشەسازی شۆڕشی گەورە بووە قسە دەبڕێت ئایا پێش ابن خەلدون کەستر هەیە باسی مەدەنیەتی کردبێ لە ڕۆژهەڵاتە بەڵێ دەتوانین بڵین دەگەڕێتەوە بۆ سەدەمی با بڵین ئیسلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کۆچەکە لە مەککەوە بۆ مەدینە طبعا تا ئێستاکیش با بزانین ئەهلی مەککە و مەدینە فەرقێکی زۆریان هەیە هەر وەکو مەدەنی بوون و نامەدەنی بوون ئەگەر لێکی بینەوە لێمانی قبوڵکەن ئەوانەی دەچن بۆ مەککە خەڵکی مەککە جەبرن خەڵکی مەککە وەکوڵێ بەو معنای ئێماڵێن عەشایری ترن بەڵام کاچیتە مەدینە طبعا مەدینە خۆی ناوی مەدینە نەبووە ناوی یەثریب بووە بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا کۆچەکە صلی الله علیه وسلم لە مەککەوە بۆ مەدینە ناوی یەثریب ئەگۆڕێ ئەیکا بەچی بە مەدینە بۆچی چونکە لەوێ دەستورە نووسرێتەوە دەستور مافی تاکەکانی کۆمەڵگەت ئێمە ئەمانوێ لێرە بگەڕێنەوە بۆ ئێریش یعنی چ کاتێک شارە ئەو کاتێکەوە دەستبەرداری قەبیلا بێ دەستبەرداری عەشیرەتەبی دەستبەرداری دابوونەریتێکی وەکوڵێ کۆن دەبیت لە چیا کوی دەکەیتەوە لە دەستورە دەستوری مەدینە پێغەمبەری خوا کە دەینووسێتەوە ئەڵێ ئەو مافێکە کە بۆ موسڵمان بەرقەرارە بۆ هەمان ئاینەکانی تری بۆ یەهودیەک بۆ نەسرانیەک بەرقەرارە وەکو ئەو مادام پابەندی چی بن ئەم ڕێساوی ئاسانە بن لێرەوە مەدەنیەت دەست پێەکە لێرە مواتن یان ئەلمواتەنە یان هاوڵاتی بوون دەبێ بە پێوەەر لێرەوە مەدەنی بوون دەست پێەکات من تۆ ناخوێنمەوە خەڵکی کوێیت و لە چه عەشیرەتێکێت و لە چینی ئەوانێکەوە پۆلێنی خەڵکەکان دەکات لە گەورەوە بۆ بچووک ئەوانە هیچی ناخوێنێتەوە بەڵکو مواتنی تۆ هاوڵاتیت إن أكرمكم عند الله يتقاكم لا فرق بين عربي وعجمي إلا بالتقوى لێرە بەجێ دێنم دەگەڕێمەوە بۆ شۆڕشی با بڵێن بریتانیا شۆڕشی پیشەسازی لێرەوە لە شۆڕشی پیشەسازی دروست دەبێ خەڵکی هەمووی دێتە شار و هەمووشان لە پیشەسازیدا وا دیارامەش قۆناغی خۆیە بە چەند قۆناغی یعنی هەروە بڵین ساڵێک و 2 ساڵ نییە بەڵکو چەندین ساڵی تێپەڕاندووە تا گەشتووەەوە لێرەوە کۆمەڵگەی مەدەنی دروست دەبێت بۆچی کاتێکەوە کرێکارێ ناتوانێت لە بەرامبەر خاوەنی کارەکە بۆسێت و سەرمایەداری دەست پێ دەکات کەواتە قۆناغەکەش دەگوێزرێتەوە لە ڕووی ئابووریەوە لە با بڵین لە دەرەبەگایەتەوە بۆچی بۆ سەرمایەداری لە شارە سەرمایەدار حکم دەکات لەوێ دەرەبەگێ حکم دەکات لێرەدا ئەم سەرمایەدارە کە خاوەنی کارگەیە خاوەنی ئیشە خاوەنی وەکوکارەکانی بەرهەمهێنانە چی دروست دەبێت ئەوە دروست دەبێت کە مافی تاک دەخورێت کاتێکەوە کاکرمان ژۆک و کرێکارێک ئیش دەکات ناتوانێت ڕوبەڕووی خاوەنی کارەکەی بێتەوە ئەی چارە دانیشی بەو شوێ بنەمێ ئیشەکەیت پارەکە و کەمە سەعاتی ئیش زۆرە
کەیفی خۆتە ئیشەکە ئیش بکە ئیش ناکەی خۆ حافیزت دەرێکاوێکی کترە خاتەژووی باشە مامۆستاکەواتە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەو جیاوازیان نەهێشتۆ لە نێوان دەرەبەگ و یاخود کەسێک کە سەرمایەدار بێت بەتاکید یعنی ئەم بۆی وتم پێناسەکەوا لێ بکەین چونکە کاڵی کۆمەڵگەی مەدەنی ئەبێت تۆ دەرەبەگایەتی تێپەڕان دەبێت چینایەتی تێپەڕان دەبێت و کۆڵێ بە جۆرێک لە جۆرەکان هات لە شارابیت شاریش یعنی مەدەنیەتیش یعنی هاوڵاتی بوون دەبێ بە پێوەەر یعنی لێرە کە من ئەڵێم کرێکار ناتوانێت ڕوبەڕووی خاوەنی کار بێتەوە چی سەر هەڵە ئەوەیە کە یەکێک و دوو دە سەدی دەرەکرد لە بەرامبەری ئافرەتانیان دادەنا چونکە ئافرەتان بە پارەیەکی کەمتریشان دەکرد هەندێک جار ئافرەتانیشان دەرەکرد و مێر منداڵان لێرەوە ئیتر مافی مرۆڤ دەچێت بۆ سفر کۆمەڵگەی مەدەنی یەکێک لە ئیشە هەرە گرنگەکانی ئەوەیە تۆ چۆن دەتوانی مافی مرۆڤ بەرجەستە بکە یعنی یەکێک لە ئیشە هەرە گرنگەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوەیە تۆ کۆمەڵگە بکەی بە کۆمەڵگەیەکی مەدەنی بەو معنایە مافەکان بۆ تاکەکان بگێڕیتەوە لێرەوە سندیکا دروست دەبێت جا سەرەتای دروست بوونی ڕێکخراوە لە سندیکایە سندیکای کرێکاران نەقابە ئەی بۆچی مارکس دەڵێ اتحدوا أيها العمال العالم ئادەی هەموو کرێکارانی جیهان یەک بگرن ئەمەیە لێرەوە سندیکا بەرقەرار دەبێت سندیکا دەتوانین بڵێن نەواتی سەرەتای دروستبوونی کۆمەڵگەی مەدەنیە زۆر باش مامۆستا ئەو سندیکانی کە لە هەرێمی کوردستان هەیە هەمان ئەو سندیکانە هەمان ئەو یاسا و فکرانە پرانسیبانە جێبەجێکن کە ئەو سندیکانی لە ئەوروپا هەیە واتە هەمان یاسایە یاخود نا ئەمە کۆمەڵگەیە ئەتوانێت کۆمەڵک خاڵ بۆ سندیکاکان دابی بکە واتە جیان بکاتەوە بۆ نەلەوانەیە سندیکای ئێرە پەیڕۆ بێ بە کۆمەڵی خاڵەوە پێویست بێ بە کۆمەڵی خاڵەوە بەڵام لە وڵاتێکی ترا بۆ شێوازە نەبێ قسەکە زۆر جوانە ئایا ئەم سندیکانە تەبەنەوە دێرەم سندیکانە تەتەورەکەن لە پاڵە کۆمەڵێک ڕێکخراوی تر دێتە ئاراوە بەڵام ئەبێ بزانین ئێستا لەوێ دەوڵەت دروست دەبێت کە دەوڵەت دروست بێت دەستور هەبێ ئێمە باس لە هەرێمی کوردستانەکەین ئایا ئێمە دەستورمانەیە بەڵێ هەیە ئایا دەستورە تەمەنێکی بەسەر نەکردووە سێ ماڵین باز لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان ناکەین ئەڵێ لە مادەی یەک فەقەرە مەسەلەن 56 باسی چیەکات لە عێراق 61 باسی ئەوەکە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە بێ دەستور تەسبیت کراوە ئایا ئەم سندیکانە بەپێی ئەم دەستورەیە ئایا سەرجەم ئەو مافانەی کە ئەم دەستورە دیاری کردووە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیا هەیە ئایا ئەگەر نییە بۆ ئەمە پرسیارە لە کێ دەکرێت لە حکوومەت دەکرێت لە دەستەڵات دەکرێت بۆچی ئەم ڕێکخراوانە ئەم سندیکانە ئەو دەورە نابینن سبب چییە لێرەوە ینی تۆ بێ مەسەرەن ئەم سندیکانە بێ مۆڵەت وەرگن ینی من کاتێ ڕێکخراوەیەک دروست دەکەم خۆم ڕێکخراوی ناکرێت یەکسەر گروپێک کۆبینەوە و لە شوێنێکە پێرۆ پرۆگرامێک دانین و من ئەبێ بڕۆ مۆڵەت وەرگرم کە مۆڵەت وەرگرت دەچم ئەبێم لە وەزارەتی ناوخۆ مەسەرەن ئێمە دانیشتوین و ڕێکخراوێکمان دروست کردووە ئەمە ناوی ڕێکخراوەکەمانە ئەمە ئەندامەکانێتی ئەمە پێرۆ پرۆگرامەکەمانە ئەمە ئامانجەکەمە ئەمە پرەنسیپەکانمانە ئەخواتیان ناخوا بە پێم دەستورێک ئێمە هەمانە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەخوات ئەوە ئێمە ئیش بێ ئەگەر ناخوات کاتەم نەبێت تعدیلی بکەم ئێستا یەک لە ئشکالێتەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە ئەم ڕێکخراوانە بێسەروبەریە ناگەرێتەوە بۆ زۆری بۆری ڕێکخراوەکان کە لە هەر شوێنێک کۆمەڵێک ڕێکخراو دروست بووە بەبێەوە هیچ لێپێچینەوەیکی لەسەر بکریا خۆت ئەو بۆ ئەوەی مۆڵەتەکە وەربگرێتن کۆمەڵێک ڕێو شوێن هەیە کە ئەیگرێتە بەر بەڵام ڕێکخراوەکە دوای وەرگرتنی مۆڵەتەکەی بەو شێوەیە کار ناکاکەوە مۆڵەتەکەی بۆ وەرگرتووە زۆرتەوە ئەکرێت مەسەرەن من بێم وەکوڵێ چاوبەستی بکەم لە دەستگایەکی وەکو حکوومەت بەڵام تاقان حکوومەت ئەبێ لەگەڵ ئەوەی کە ئەم کارە دەکات مۆڵەت دەدات ئەبێ لەو لاشەوە دامێکی مادی بکات زۆرێک لەم ڕێکخراوانە من ئاوا هێناوم نەتەگیر و گەزن دێجارەوە دانیشتوین ڕدی حکوومەتیش دامێکی ئێمە ناکە لە ڕاستیدا خۆی بێت دەوڵەت دامی ئەم بابەت وێستیان بە سەپۆرتی مادی هەیە تاوان چۆ تۆ بێ یعنی لەولاوە بێ کەسێک هەبێ خۆ دەڵێ سەپۆرت بکە ئەو فەندانە باتێ کاتێککە حکوومەت ئەمە ناکات جار وایە جا لە هەمووش کارە سادبەرتر ئەوەیەکەوە ڕێکخراو گەلێک هەیە لە سەروی حکوومەتیشەوە دامی ئەمانە دەکا ئێستا تۆ دامی هەر کەسێ بکەی جار وایە زەلامێ دێڵم زەکاتە بە قوربانە بیگەێنە دەزیفە ئەڵم باشە خەمن نەبێ مەسەلەن من ناڵم ڕاست باسی ڕێکخراوەکانی بۆکەم ئەڵێ ئەبێ کەسەکە وا بێت هەتی و بار بێ نازانم باوکمەوەخوا ئەمە فان دەداوتە بە من تۆ بۆ خۆ ناڕێبی دیتە دەستی کەواتە یعنی ئەو ڕێکخراوانەی کە لە دەرەوە ئەم یارمەتیانە دەدەن بەم ڕێکخراوانەیەمە جار وایە هەر ئەوەیە ئەڵە بیگەێنە دەستی کاک فلان بووە
لەبەرەوە ئەبێ حکوومەت کۆنتترۆڵی ئەمە بکە نابێت لەسەری حکوومەتەوە ئەو دامە بکرێت ئەگەر بیش کرێت ئەبێ بە علمی حکوومەت بێت وەلو ێسک جۆرێک لە کۆنتترۆل کراوە هەندێک لەو ڕێکخراوانەی کە نازەم زۆر هەستیارن UN خۆیان دامیان دەکایان ڕێکخراوە با بڵین نێودەوڵەتیەکان دامیان دەکا وای لێ هاتۆ ئێساکە مەسەرەن کە من وەکو تۆ ڕێکخراوەیەکمانە ئیشێک دەکەین دواتر من پێویستم بەوەی بڕێک پارە هەیە ئەبێ وەستێکت بۆ بکەمان چەکێک بۆ بکەمێ بڕۆی لە بانک وەریگری ئەوە شتێکی زۆر چاکە بۆی چونکە ئەم دەوڵەت دەزانێت تۆ خەریکی چیت بۆیە یەکێک لە ئیشارە گرنگەکانی دەوڵەت بۆ ئەم ئیشەوە چاودێریکردنە ئەبێ ڕقابە هەبێ مەسەلەن ساڵانە ئەم ڕێکخراوە کارەکانت چی بووە پرۆپۆزڵی تۆ چی بووە بەڵێ بە تاکید تۆ ساڵانە بێت تەقدیمێکی پرۆپۆزل مەسەلەن بەرنامەیەم ساڵی من ئەمەیە حکوومەتە بێ بە ئاگا بێ چونکە ئێمە وەزارەتێکت هەیە بۆ چیتە ئەو وەزارەتی مەسەلەن کۆمەڵایەتیەکان تۆ بێ چاودێری ئەم شتانە بکە دواتر حکوومەتیشی چاودێری ئەوەیە ئەم مەشروعات جێبەجێ کردووە و چۆن جێبەجێ کردووە زۆر باش مامۆستا زۆربوونی ئەم ڕێکخراوانە دوجار لە بەرژەوەندی کۆمەڵگە و تاکەکانی کۆمەڵگەیە یاخود بە جۆرێک لە جۆرەکان نتوانین بڵین لە داهاتوودا بەڕاستی کۆمەڵگە بەرەو ئاقارێکی نادیارە باوە بە جۆرێک گرفت بۆ کۆمەڵگە دروستەکە چارەسەرکردنی قورسە بێ لە داهاتوودا لە ڕاستیدا یعنی زۆر ینی زۆربوونی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەگەر لە کۆنا لەسەر ئەساسی شارنشین و لادەنشین کۆمەڵگەی مەدەنی دیاری کرابێت ئەمڕۆ لەسەر ئەساسی زۆری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تەمان ئێستا وازمان لە کۆمەڵگەی مەدەنیە ناو کۆمەڵگەیانی مجتەمع سیڤیل سۆسایەتیمان واز لێهێناوە هاتوین بۆ ڕێکخراوەکە NGOs باش نییە هاتوین بۆ یێرەکاتە مەفهومەکەمان گۆڕی لە کۆمەڵگەی مەدەنیەوە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی واتابێت لە ناو کۆمەڵگەی مەدەنیدا کۆمەڵێ ڕێکخراو هەبن ئێستا پێوەری مەدەنی بوون و پێشکەوتن بوونی هەر دەوڵەت و هەر با بڵێن کیانێکی سیاسی بەسراوە بە زۆری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یعنی ئەگەر ئێستا بڵێم هەرێمی کوردستان تۆ پێشکەوتنت کردووە ئەبێ بڵێن بەڵێ پێشکەوتن چۆن ژمارە ڕێکخراوەکانت چەنە چەند ڕێکخراوەی کۆمەڵگەی مەدەنیت هەیە معناوایە تۆ هێندە پێشکەوتن بەڵام ئایا پرسیارەکە لێرە ئەوی جەنابتان ئایا ئەم هەموو ڕێکخراوەی کۆمەڵگەی مەدەنیە بە ئەرکەکانی خۆیان هەڵەسن ینی ئەو ئەرکانی کە زۆر گرنگە کە ئەبێ پێڵسن یەکەم دابینکردنی ئازادی تاکە کەسی دیفاعکردن لە با بڵێن مافی مرۆڤ دیفاعکردن لە با بڵێن وەکو هاوڵاتی بوون ئازادی ڕادەر بڕین ئەم ڕێکخراوانەیان پارەوەرەگرنەوەی خۆن و چرکیان لە خۆیان بڕیوە لە بەرامبەریان تەعاً یەکێک لە ئیشارە گرنگەکان چاودێریکردنی حکوومەت و سەرۆکی حکوومەت ئەم ڕێکخراوانە ئێستا بزانێت ئەو وڵاتە پێشکەوتووانە ترامپ یان هەرێکێک لەو سەر بچووکترین هەڵەسەرەکە هەموو ئەو ڕێکخراوانە ئاوا دەمیلەکەنەوە و لەو لاشەوە کەناڵەکانی لێ دەی ئەمە ئیشی تۆیە ئایا ئەم زۆر و بۆریە نەبووە مای ئەوەی کاتێک کە حەدەسێکیش ڕووەدا گریمان ئێمە سەد ڕێکخراوین 50 ڕێکخراوی نوتقی لە خۆی بڕێوە چونکە سەر بەدەسەڵاتە خۆی بێ یەکێک لە بنەماکانی بوونی ڕێکخراو ئەوەی نابێت سەر بە هیچ گروپ و لایەنێک بی بزات دەرەوەی وڵات زۆر خەتەرە یعنی ڕێکخراوەیەک ئینتیمای نیشتیمانی نەبێت ئینتیمای ئاینی نەبێ ئینتیمای وەکۆڵە هاوڵاتی بوونی نەبێ بۆ وڵات و بۆ نیشتیمانەکە ئەی تۆ چیت بە تەمای چی خێرێک بکەیەوە حتمما ئەوە گەورەترین کارەساتە کە ڕێکخراوەیەک ئینتیمای بۆ دەرەوەی وڵاتە کەواتە لە سەردەمی سەرمایەداریدا نابێ بە جۆرە لە جۆرەکان بڵێن ئەو ڕێکخراوانیش ئامانجیان بەرژەوەندی مادیە جا ئێستا گەربینە سەر باسی بەرژەوەندی مادی تەمان بەرژەوەندی مادی هەر ڕێکخراوەیەک ئوسوڵی خۆی هەیە ینی ئێستا مەسەن تۆ گروپێکت هەیە و ڕێکخراوەیەکت هەیە و دەیت و دەڕۆیت و مەسەلەن دەی باشە خۆ ناگرێ وڵات تۆ هیچ دامێکی مادی تۆ نەبێ ئەویش ڕێکراوەتەوە بە پێی دەستوری ئێمە 11 لاپەڕێ ئەگەر بیخوێنینەوە 9 لاپەڕێ عێراق ئەوی تر 11 لاپ ئەگەر بیخوێنیتەوە مافی ئەمانی داوە کە ئیش دەکەن لەرە خۆی یەکێک لەوەیە بێ قازانجنەویست بێت بەڵێ قازانجنەویست معنایەوە نییە من ڕاتبێکم نەبێت لەم ڕێکخراوە دامێکم نەبێت تا خۆم و ماڵم ناڵی پێ بژێن باشە ڕێکخراوەکانی ئێرە قازانجنەویستن یاخود بە پێچەوانەوە تەنها بۆ بەرژەوەندی خۆیان کارەکەن و لە ژێر ناوی ڕێکخراوێکە من لە کەناڵێکی تریش وتم محەلی وتم ئەگەر بڵین ئەم ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی هیچیان نەکردووە ئەمەش حافە بە حەقیان بڵێن هیچیان نەکردووە و نین و
ئەوە خراپە. ئێساکە من هەر نمونەیەکم لێش باس کرد کاتێک کە باسی لە دوای نەوەتەکانەکەیت یەکێک لە ئیشەکانی ڕێکخراوی مەدەنی ناڵین ناوەندێکە لە نێوان خەڵک و حکوومەتە کاتێک کە حکوومەت سەح بکات یان حکوومەت نامێنێ بەو معنایی کە ئەبێ خزمەتی هەموو کایەکانی ژیانی کۆمەلگا بکە لە هەموو ڕوویەکەوە چ لە پارێزگاری کردمێ سنوورەکان بێت چ لە ئەمنی ناوخۆ بێت چ لە بواری پەروەردە چ لە بواری تەندروستی و چ لە بواری چاودێریکردنی بازار کاتێک کە دەوڵەت ناتوانێت ئەم ئیشە بکا بێ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بیکەن و تا بێت جێی دەوڵەت بگرێتەوە. لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم ڕێکخراوانە هیچیان نەکردووە ئەڵێن کردویانە جابەسی نەوەتەکانم کرد حکوومەتی عێراقی کشاوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستانی هێشتا کە نەکەوتۆتە سەر پێی خۆی هەزارن یعنی هەرێمی کوردستانی ماڵێن ئەوە ملیۆن کەسین هەمووی لە ماڵی خۆی دەرچوو دواتریش کە گەڕاوێکی نەهاتۆ سەر حاڵ و باڵی خۆی باشە بەچی دەژیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دیانیژوان بەس ڕێکخراوە دەرەکیەکان ڕێکخراوە بیانیەکان چونکە بۆچی هێشتا کە تۆیش ڕێکخراوەکی کۆمەڵگەی مەدەنی بۆ خۆ دروست نەکردبوو. یعنی من ئەم بینی بەڕاستی باش ئەگەر ئەمانە نەبێ خەڵکی گشتی لە برسامر بۆ شاخ و داخانەوە کەواتە ئەگەر بڵێن هیچ ئیشیان نەکردو ئەوە خراپە بەس کێشەی ئێمە هەموو ئیشەکانی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان لە بوارە مادیەکە کۆ کردوتەوە کە خۆی لە ڕاستیدا منەڵم عکسی ئەوەیە یعنی لە بوارە پەروەردەیەکە لە بوارە تەوعی و سەحەکە لە بواری ئەوەی فێرکردنی مافەکانی مرۆڤایە تاکێکی مەدەنی دروستکەن چونکە دەوڵەت لەوەی پێی نەکرێت بزات کۆمەڵگەیمەش هەمووی بە سلکی پەروەردە ناڕوات تا پێنجی شەشی تا قۆناغێکە ڕوا واز دێنێت کۆمەڵگەی مەدەنی ئەبێ خەمی ئەوانە بخوا کە دەوڵەت دەستی پێ ناگات چ مادیەن چ معنەوێن بەوا تا پەروەردەی و ئەوەکەی باشە مامۆستا چالاکوانان یاخود ئەو کەسانی کە لە ڕێکخراوەکانە کار ئەکەن چۆن دەتوانن خاڵی بەهێزی کۆمەلگا بن و بۆ داکوکی کاریکردن لە توانای گەنجان لە توانای ئەو کەسانی کەوا پێویستیان بەوە هەیە کە پاڵپشتیان بکرێت چۆن دەتوان خاڵی بەهێز بن بەتابەت ئەو کەسانی کەوا لە ڕێکخراوە مەدەنیەکانە کارەکەن. دەستخۆش بە پرسیارێکی زۆر گرنگە ئێمە کاتێک کە باس لە ڕێکخراوەکان دەکەین چ کاتی ئەم ڕێکخراوە بە معنای کەلیمە پێی دەوترێت ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەمە زۆر گرنگە. یەکەم جارێ ئایا ئەو ڕێکخراوە لەسەر چ ئەساسێک دامەزراوە ئاویستێتی کلێنێک لە کلێنەکانی کۆمەلگا پڕکاتەوە هەستی کردو ئەمە کلێنێکە لەم بوارە منە بێ پڕیکەمەوە ئەمە یەک دووەم هەبێ بڕۆی کەسی کارا لە خۆکۆکەیتەوە. من لەگەڵ زۆرێک لە ڕێکخراوەکانە قسەم کردووە مەلەفی هەمووشانم لە هەتا ساڵی 1209 بڵێن 2009 لە ماستەرەکە هین کردووە چونکە هەموو ئەوانش لە وەزارەتی ناوخۆوەرم گرت دواتر کە سەردانیم دەکردن کۆمەڵێک هەر وازی لە ڕێکخراوەکەی نا بەس من هەر ناوم تیا تۆمار کردووە هەبێ کۆمەڵی چالاک بێ کەسی خۆتان ئاسایی و کاگرمان خۆت هەبێ بۆکو دانی مار بێت بۆ بەگەرخستنی هێزوو تاقەوتوان تۆ کۆمەڵێکە تێنا وەڵا فاندێک گۆرەگری دوای لەو سەرۆنیوەیە دەی بە خەڵکی و نوۆشی خۆی تو دواترە شتێکە نووسیتەوە یعنی ئەوە یەکێکە لە کارەساتەکان کاتێک کە چاودێری نییە کەسەکانیش نازانی کێ کارای و کێ کاران نییە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە دەوڵەت چاودێری ئەمانە بکە بزانە کارانە کارانین ئەو ئامانجانەوە دی دێنیانەوە دینیانن دواتر ئەبی ئەم ڕێکخراوانە یەکێک ئەوەی کەوا بۆی مثلەن کارا ئەبێ 3 ساڵ جارێ بە پێی پەیڕۆ پرۆگرامەکەی خۆی و نیزامی داخلەکەی کە دایناوە بە پێی 3 ساڵە 4 ئەبێ هەڵبژاردن بکات ئەندامەکانی خۆیت 20 ساڵە دای مەزرانەوە کاکرماش هەر مدیرە جەنابەت هەرجێگری باشەمە چۆن هەبێ ئێمە ڕێکخراوێکی کارانیە تۆ ناڵێ من ئەمە دیموکراتیەت بەرقەرار کەم لە کۆمەلگا تو جارە لە خۆدا بەرقەرار نەکردو یەکێک لە کارەساتەکانیەوە گەندەڵێکە لە خودی ڕێکخراوەکانایە تەبەن دیارە بە مطلقی نایڵێن بۆی کەوا ڕێکخراوەکان لێمان نیگەران نەبن چونکە من هەرراوە بەسەر پێوە لە هەرەوە دووسێ ڕێکخراو هەروە لە مەسنجەر شتێکم بۆ ناردن یعنی ڕێکخراوی وای مەسەلەن ڕێکخراوی ڕابی تێبا بڵین من حکم نزیکیم لیانەوە یعنی نزیکەی لەم 2022 6 ملیار دینار لە مووسڵ و باڵێن پارێزگاکانی کوردستان بە مووسڵیشەوە
والله ڕقەمێکی زۆر خەیاڵیە جات بۆ هەموو بوارەکانیشی تعین کردووەمە بۆ ئەوە زۆر باش یان ستوتی ژیار یان با بڵێن هانای خێرخوازی بای 25 ملیۆن دۆلار ئێرامە ڕقەمە یعنی ئەگەر بڵێن کەسانیشان تەبەن وا دیارە ئەمە ئەوانی تریشمان هەیە ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکان ڕۆڵی خۆیان بینیوە مامۆسا ئەگەر بە کورتی یەک باسێک لەوە بکەیت ئایا هەموو گروپەکانی کۆمەڵگە یا خودکایەکانی کۆمەڵگە پێویستیان بە ڕێکخراوەیە بۆنە ڕێکخراوی ئافرەتانە ڕێکخراوی گەنجانە ڕێکخراوی وەرزشکارانە یاخود هەر گروپێکی تر لە کایەکانی کۆمەڵگە پێویستیان بۆیە ڕێکخراوێکە بێت تاوەکو بۆنە مافەکانیان دابین کرد یاخود دەنجام بگەێنرێ بەسەری خۆیان قسەیەکی زۆر بەهێزە بە شێوەیەکی مطلقی بەڕەهای بڵێن 100% نەخێر ئەوە وکۆڵی ئەوەی لێکەوێتەوەکەوە لێکەوتوت ئەمما بە شێوەیەکی عام بەڵێ یعنی ئێمە ضرورە نەک بوارێک تەنانەت مەسەنگریمان بواری پەروەردە لە بری ڕێکخراوەیەک دەیان ڕێکخراوە هەبێ کەمە لە بواری تەندروستی ڕێکخراوەیەک دەیانێت هەوێت لە بواری گەشەپێدانی مرۆڤی ڕێکخراوەیەک کەمە دەیان ڕێکخراوت پێویستە ئەمما بۆ هەموو بوارەکان ێستا بێت تۆ مەسەرەن ناڵین تۆ ناوەندێکی لە نێوان حکوومەت و خەڵکە وەرە بزانە حکوومەت لەکوێ قسووری هەیە تۆ ئەوێ پڕکەرەوە حکوومەت لەکوێ کلێنی هەیە ئەوێ پڕکەرەوە ئێمە یعنی یەکێک لە کارەساتەکان ئەوەی حکوومەتێک ئەمەشێکینەوە کۆمەڵگەی مەدەنی دەی ئەمە بەرەنجام ئەکاتە ینی هیچ بۆیە بە شێوە ڕەهاکەی بڵێن وەڵاهی ضرورە یعنی هەموو کایەکان ئللا بێ ڕێکخراوی مەدەنی هەبێ ئەمان ضرور نییە ئەوەی لێ دەکەوێتەوە چونکە بۆچی ئەگەر بوارێک پێویستی پێ نەبێت تۆ ڕێکخراوێکشدانی هیچ خەڵکێک ینی سوودت لێ نابینێ لەوانێت تۆ مەسەرەن داهاتێک لەو نیشتیمانە بخۆیت و هیچ مردودێکی شنەوێ ئەمما بە شێوازەکەی تری بەڵێ ضرورە یعنی ئەو کلێنانی کەوا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەستی پێەکەن حکوومەت دەستەڵات لەو 4 ساڵەی کە وعدی داوە جێبەجێ بکات لە بەرنامەشەتی بەڵام ناتوانێت ئەوە تۆ بێ پڕێکی تۆ بەڵام ئەگەر توانای هەبوو بنەی کرد دەبێت بی بە وەرەقەی فشار کەواتە ضرورە یعنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر بن بەڵام بۆر نەبن کارا و چالاک بن بۆ پڕکردنەوەی ئەو کلێنانەی کە حکوومەت خۆی بڕیاری داوە بەڵام ناتوانێت پڕی بکاتەوە ئەگەر توانیشی ئەبێ بێ بە وەرەقەی فشار بۆ ئەوەی کەوا پرسیارێکی بەهێزە عنیەکرێت لەو عجەلەیە نەتوانین بەعرەب دەڵێت وەڵامی بینەوە دەستەکان خۆشەوە مامۆستا زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانە بەشدار بووی ببوورە کاتی پرۆگرامەکە شەر ئەوەن دەبوو ئەگەر لە کۆتایە شتێکت ما بێ خودت خاڵێک بتوێ باسی بکە ئێمە باسمان نەکرد بێت بەڵێ دەستان خۆش بێ من سوپاسانەکەم انشاءالله لە داهاتوودا کرێوت من هەر سەرەتاوتم ئەم بەرنامەیە عنی وا دەکات دەستپێکێک ئەبێ بۆ هاتوویتەوە بۆ کەناڵی چونکە کاتی زیاتری دەوێت لە ڕاستیدا کۆمەڵگەی مەدەنی ضرورە پابندی ئەو ڕێساوی یاسا و دەستورە بێ کە وڵاتە هەیە ئەمە من نقطەیەکە کە ضروری دەزانم یعنی ئێمە بە دوای مافەکانی مرۆڤەوە بین بە دوای تەنمیە و گەشەپێدانی مرۆڤیەوە بین دوور بین لەوەی کە مەسەرەن بە دوای بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان بەڵکو بەرژەوەندی گشتی ئەوە بکەین و چاودێرێکی فکارا بین بەسەر دەوڵەت و دەسەڵاتەوە پێم وایە ئێمە هەنگاوی باشمان ناوە لە هەرێمی کوردستانە ئینشاءالله داهاتووی باشتر دەبێت دەستخۆشی تەواو بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان زۆر سپاس دووبارە بەخێر بێت سپاس بۆ باش زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سامان محێدین کە لێرە لە ستودیۆ کەناڵی ئاسمانی کەرکووک میوان بوو کۆمەڵێک زانیاری بە ئێمە و بە بینەرەکاندا لەسەر ڕۆڵ و گرنگی و ئامانج و هەروەها خاڵە لاوازەکانیش لە ڕێکخراوە کۆمەڵگەی مەدەنیدا لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا هیوادارم هەمومان پێکەوە بتوانین ئەگەر نەشتوانین ڕێکخراوێ دروستکەین بەڵکو لای خۆمانەوە ڕێکخراوی بین تاوەکو بتوانین خزمەت بەلایەنە جوانەکانی کۆمەڵگە بکەین و دەست بخەینە سەر ئەو برینانەی کە تاکو ئێساکە لە ناو کۆمەڵگا ڕێژ نەبووە دوجار پەیامێکی خۆشببختی و ئارامی و ئاسوودەیمان پێ بێت بۆ تەواوی کۆمەڵگەی مرۆڤایەتی و دووبارە بۆ کۆمەڵگەی کوردەواری لای منەوە خواتان لەگەڵ.